ئەو دنیاە چی لێ دەکرێت وەڵا دنیا هەرۆکی جارانە بەس حەودەکان نازان لۆ هاگۆڕاینە ئەتە وەرە برێ کوڕم بە هیچ قایل نەبی کورە تو بە هیچ خواردنە چ قایل نەبی وەڵا هەوداکە قوڕمە سەرەشی کوشتیە چ بکەم باشە خوایە والله دەبی فکرێکی لێ بکەمەوە ئەوها نابیت تا چی لێ هات محتێ ئەوە محتێ بەڵێ کاتە وەرە دەواز لەو شتانە بینێت وەرە هەندەکەش پێ دەدەی بلی پیاوەکە ئەوە دەرێ مەسەلەی ڕەفیقی مەسەلەی ڕەفیقی وەڵڵاهی نازانم چ بلێ پیاوەکە بڕوا و قەنەعەت بکە بە هیچ ڕازی نییە یعنی چ شی وەک خۆشە لە بۆی لێ دەنێم ڕازی نییە ئەو غورفەمان لە بۆ ڕازاندیتەوە لە هیچی کەم نییە ڕازی نیتی لە ئەو چی ئەو غورفەیە لە جلو ئەدی نەمان گۆڕی لەوەی دیسان پێ ڕازی نییە پێی ڕازی نییە دلێ حەزم لەو ڕەنگەی نییە دەزانین چێ محتێ وەڵڵاهی ئەمن فکرەکەم لە بۆ هاتیە بزان با توشک و ئاقرت دەگریتن بلێ دەرهەیەم ئەمە ئەگەر نییە سەردانە چکن مارێ سەلیمی برام بکەین لە گوندی ئەویش لەگە خۆمان بین وێندەرێ لە وێندەرێ نییە ئەو هەموو ناخۆشی وێندەرێ ببینیتن لە گوندی ئەو زەنیا بینەوە یەکوان تاکید ئەو خۆشەی شاری و ئەو سەنسەنەتەی خۆمان و ئەو مارە و ئەو بۆی ببینیتن ئەمن دەرێم نییە هەنجنێت تەواو فکری دەگۆڕێ و قەنەعەتی لۆ دروست دەبی باشتر دەبیتن دەزانیا و لە چ خۆشەشیدایە وەڵڵاهی فکرەکی باشە ئەو عەزەبم پێی بلی لەگەرمان دێ ڕازی دەبی لەبەر ئەوەی نییە ئەوش حەزی لەکن ئامۆزایەکانی هەیە حەزی لێ لەگە ئامۆزایەکان یەکتری ببینیوانە ئەوجا ڕاست هەڕوو پێی بلێ بەس زانی چێ محتێ ئەوەندەشی پێ برێ برێ با بە پانتۆڕ و ئەوانە نێتن لە بۆ وێندەر لە بۆ گوندی جچی کوردیشی زۆرە با برێ کورتە کوشەروارێکی جوان لەبەرکاتن و ڕاست دەچینە وێندەرێ یەک دوو ڕۆژان لە وێندەر دەبین با لە وێندەرێنێ ئەو ناخۆشیانە ببینێتنەوە بی لێرکانە بزانێ ئەو لە چ خۆشەشیدایە زۆر باش ئێستا دەچم باگەی هێنیم و پێی دەنێم هەتو ئێستا نووسیە داڕۆ دا باشە داڕوتی بگەینە برێ دەچینەکن مارێ ئامۆزایەکان باشە نەبڕۆێ سعی کاتی خۆی ئەمە دەهاتین ئەو خانیە نەبوو ئەو خانیە نەبوو ئەوە محتێ ئەوە حەباسە جێخانی قەدیمی خۆی تازە کردیانە جارە خانیشان لێ کردیا پێشترێ هەربەیە داداهاتین ئەو هەڕاست دەچینە مارە سەلیم بەزاران ئەوە دەسوڕێنەوە مارە سەلیمیا سەرچاوم باشی مێردی مامزی نییە کە مامزی بابا هەوە سەرچاوم ئەوە ها خزمە کوڕم ئەوەش هەر خزمە بڕۆن با بڕۆن ئەوە دەخورێ بابەوە ئادوکو ناخورێ کوڕم ئەوە تۆرکەیە تۆرکە شوێنێمان نەگرتەوە خۆ خلاص نابی چێشکە خانی چێشکێ چەتو ئەتو لە شانی خۆت دەرت بەڵەتی خو دەست بابەت لە شانی خۆت ناکەمێ ناوەڵا تێدانیەوە ڕوانیکە دەست ناکەمێ ناچەتو وەڵا قڕەش تێدایە ڕاکە چی بگوێ دەریبینە وەڵا ناوێرم سەرکە ناوێری لۆ دەترسنۆش دەبیگرە دەرەوە بە خۆت ناگری ئەم پێ برن ناگرێتن وەڵا بە قورئان ناوێرم بخۆ ناسرەوە بریا باشە ئەو وەڵا ناوێرم ئەوە چ لێ دەکەن چ لێ کەونەی لانێت لێنە ئەوە دەیگرین دەی خۆی
زي خود شو صدق خود يا بردت داني 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 كان هرقت شو شنو انا برند ناقوتي ورا ورا هو سعيد ومن بدي كو هرتها غرت هاتن والله كاكا سليم لقى من داران وثمان باب سنسلش لكاكا سليم دنيويش عز شملي وبراسي رفيقي بين ميركوانا كل قدنا من ابو قوتن بيتها قلنا خمام بنتو جابوا عز شليب ولقى اموزا كان لقى تتو سركالو الروفي بيان بنتو جاروا بحسي ذاك وين امش قلتم ده على معتدة سنير دور وشان لين ده بين بزانين سلمي برام كو وصحكش كو بزام تيان كدي وتيان نكدي لباندي قلتم ده على باتسي ايش الشباب هذا هذا دريم الشناوي من كوكو كاسلي بخوا شناي عندك ما زود كل يوم وهندش الشتري ديتني واخر شناي لقى من دارك هذا ايه باش زور ساكا والله ايش تجي ساكا يا دريم كاكا سليم او الرفق لقى من داران او هاوتو دريم بيرو ميدك نبيتم رفق بكوتناري لا سعيد خليني بير النبي ولا كم من دارك كاني منا بس كون بير ما نهم بلو قندي والله ايش ما فرق لو قلت منكم من دارك كوتنا حيوان بكوتنا قناعه والله ايش هاري ولا كاك با فكني با من دارك نكوتنا كرة سمع صنعة فيه الرفيق الرئيس يخرج يقول أنا دام في الموضوع سياح كاكا سليم ولا كان جيني هو ما نقولش ده وانا خوشا كله كلنا ميجا كجيل سجي خوا هاري والله والله دنا امنا مزاني تصاب ودقو والله عزم لي ابو اوزارش ديت موا هاري والله كاك لما سجي كتي فقيدي كل قالنا خوش وقال بك ان شاء الله خوش فايل ابو ان شاء الله هاري كنا معروف انا بقى غير خافين بس درشة كتير والله ولا ما نعت يا كل بلا مرة بلا بزنا كار دوني وارزة أري آموزة أو شهان بزنا شهان مرة كاكا أو سي بزنا أو لا مرة يخينا بس أو هنا تان لوسي أنقول يعني تبص مرة دقناك يا لا والله أول ما ناد بخير دكين شديد دوشين دكين ما سكش دخول يعني أو ما استي أم دخوم لا أوي أو ما استانا إيواني ها عدي ناقي إلى مرة بزنا أما تسيرش ماني تسيرش دوشينو دكلين مهيون دكان عني وشيوي دكين ماس مليش في كيده شوف زبر بس بروبسي ماست بيني لقيه الرفيق قال لي ما بدي اقول سبيلي سينو لا والله قاملين يا بني والله بس والله هو لو أنا بتسينو كبار إشي وسرو جنيا إشي نمايا هر نتوى أو دستو إشي أنا رفيق سؤالك نقول الشارع شي دلون والله هم زامن لدرجة يردني والله لا أما هموش السبعين دلون والله تخوش والله ما هاني أما لنا عندي جوري دني قريبا زيك وكاكا داك ميوارا وشي نفس أضربنا ميتن دوها ميزن عند بات سبعين أو شبيل على كان دخشينتن زي كان رادي ختن فينك تقسم اللي دل رفيق بزاني أول شيء وقرنيا لا أو هي واردة ما خواص إيه وش تقول صن خوش داخل لروني كلبو ايه هو اوي تو خيت وصح هو ابو قالوا لا ابو ولا اخوش بو هو ستو اخوش اجزاء وسيا لا والله خوا لا والله وش نازين انت او تشوكي بيدري ما تشوكا تشوكا وا ده تاني بكري يا براغنيا اوانيا ناديك ما اخلي تري والله هذا خريوه ايوه خوش وزا تشوك انا كيف اخوي يقول برضه نديت حين سماق والله خوش والله اموزا من ساعه عفتش كليره بيتن حمص في دي حمص في دي وش ما يليديتن اري والله وش ما يليدي بالضبط والله فيلم ملو اري والله موقتي بالي دريم السفرة كمان كرت الحمد لله سفرتي خوش ما كرت بروابك هم دضلم بي خوش بو جني قندي حمس سردان مكردن والله عمشت ما كنقلك كنكسر
بەس دەرێم محتێ ها لە هەمووی مهمتر ئەوەیە ئەمە ئیشەکەی خۆمان سەری گرتبی ئەوە لە هەمووی باشترە ئێستا دەرێم دەبی ڕەفیق قەنەعاتی لە بۆ دروست ببیتن ئەو هەموو زەحمەتی وێن دەرێ و لەگە ئەو ناز و نەحمەتی ئێرکوانە يعني دەبی فکری گۆڕابی ئەو جەلێرە بە دواوە بە هەموو شتێکی شکربی والله چبن نازانم چ قسەکمان نەکرد لەناو سیارەی لەگەڵی ئەوچە لۆ ئەتو ئەلحان گاسنیاکە ئەلحان لێ دەپرسیم بزانین کۆ وەزعەکەی چ دەرێتن ئێوە ئەوتە لە حەوشەیە ڕەفیق کوڕم ڕەفیق ڕەفیق وەرە وەرە دانیش ڕەفیق بابا ئەو چ دەکرد لە دەرێتو وڵا پێش دەرکی بوو دەرێم ڕەفیق کوڕم سەدانی مارێ مام سەلیمان کرد چوونەوە گوندی ئەوە گوندی خۆمانە جێ باو باپیرانمان دەرێم دیتن ئەو هەموو زەحمەتێ وێندرێ و هەموو ناخۆشێکوانە و بزانە ئەوانە لە وێندرێت چەند لە چ زەحمەتێکدانە و ئەمەش لە چەند ناز و نەحمەتێکداینا وای بابا گەلە گەلە خۆش بوو ئەوەندە خۆش بوو نەبیتەوە ئەمە شەوان پارمان دەداوە ئەو سەقفە گەورەیان هەبوو شەوانە ئەو ئەستێرەنە هەموو ڕەنگا و ڕەنگ لە سەپشت پارمان دەداوە تەمەشایمان دەکرد ڕا بە خۆمان لێ دەکرد ئەلێرە سەرت برن دەکەی سەقفسانەی ئەو خەدمایە درت بتەقی دوای ئەو عەوشە گەورەیان هەبوو عەوشەیمە دوو بستە بە کەیف خۆت لەوێندەر پیاسەی دەکەی دەشت گەلە خۆشە بابا حیوانیان هەیە ئەنوا حیواناتیان هەیە ئەمن هەمووم دیت کەریان هەیە مەڕیان هەیە بزنیان هەیە مریشیان هەیە قاز و ئەلەشیش و هەمووی فێربمە ناوەکان ئەوجا ئەو هەموو خوارد نەخۆشە لێرانە ناوێری هیچ بخۆی لەوێندەی ئەمن تۆرکەم خوارد کەنگرم خوارد کاردیم خوارد گەرمە کوتام خوارد مریشی خۆمانە ئەوانە هەموو هەیە لێرە ناوێری دەست دۆ هەرچ ببەیت دەست دۆی دەبەی دەرێ خراپە لۆ چەوری دەست دۆی دەبەی دەرێ تووشی نەخۆش دەبی نەخەی دەست دۆی دەبەی کورە دەرێ ئەوە هەر ناوی بخۆی لەوێندەرێ هەمووی دەخۆن هیچیشیان لێ نایە زۆر سایشن بەجێ من دەکەی ڕا بابچینەوە دەشتێ ئەوان زۆر لەمە دەورەمانترن بابا محتێ کاتزیەکەم لۆدانێ دەنوو دوستنی سەدا خاتنو نارێ لێگەڕە کوڕم لێگەڕێ ئەوڕۆ لێگەڕێ بەخوا بابا خاتنو دەرێ کوڕم ئەو ڕۆژ زەوق و خەڵکم نییە دەمێ زوو بنووس بەنێ زوو ئەستم بەخوای بابا ئەوش چەند ڕۆژە دەبێ خاتنو برێ نارم برێ باش کوڕم دەرێن هەبوو نەبوو کەس لە خوای گەورەتر نەبوو کابرایەک هەبوو هەستێکی زۆر جوانی هەبوو هەستەکەی هەتا بری خۆش دەویست بە مەحەدەلی ئالیکی دەدایێ نەیدەهێشت تێنی بی نەیدەهێشت برسی بی بە جوانترین شێوە بە خێوی دەکرد ئەوەندە خۆشی دەویست ئەوەندە خۆشی دەویست نەبیتەوە دەرێ ئەو جێ ئەوان لێبوون بیرەشی زۆر پان و بەرین و قۆری لێبوو ئەندەرێ ئەسپەکەش خورد بوو هەم جوان بەخێوکرا بوو هەم خاوێن و باوێن بوو هەر کاتێکی مەسەلەن پێشی چۆل بایان ئەوە بایێ ئەوجا تەڕادی لێ دەداوە ئەو وراغە دەهات و دەچوو سەمای دەکردەوە وراغەکەش وراغەشی چار بوو سوتفەی کرد ئەو وراغە کەتە نا ئەو بیری کابرا ئەوەندەی سوولێ بۆ ئەوەندەی سوولێ بۆ چۆ سەسەری بیرەکەی تەماشای کرد هەرچەندی فکری لێ کردەوە تاقەتی نییە ئەو ئەسپەی دەربینتنە ئەو بیری تازە ئەو بیرە قۆرە ئەو ئەسپە دەرنایە لەنا ئەو بیری دەرێ کابرا سەری خۆی هیناوە بەر چ بکەم چ نەکەم زۆر پێ خەفەتی خوارد و ئاخی لە دیار کێشا و چ بکەم کو ئەو ئەسپەی کو کەتە ناوێ کو دەری بینم وەتی وەختە چێ فکرێکی کردەوە وەتی ئەمن ئەو راغم ئەوەندە خۆش دەویست پێی ناوێ لەناو ئەو بیرەیە بمینێتەوە بە ڕەزارەت داخوا تا کەنجنێ ڕۆحی دەدەچیت و دەتۆپیت تی فکری کردەوە گوتی ناوەڵی ئەمن مادامەوەها خۆشم دەویست وە باشە ئەمن شتەکی وا بکەم وەبی زوو خلاص بیتم یعنی لەو عەزابەی قوتاری کاتم کو برێتن بیکوژیتن
گوتی فکری کردەوە هەستا گوتی نەوە باشە ئەمە ئەو بیرێ پڕکەمەوە پڕکەمەوە وراقەش لە ناو بیرێەوە بە خۆری دەکەوی دەڕواتن و هەم لە پێش چاویشم بزر بەبێ هەم ئەوش لەو عەزابێ قوتا دەبینە ناو بیرێ بە تێنیت و بە برسیتی بمینێتەوە داخوا تا کەنجنێ وجا دەتۆپی نەگوتی با هەر بە یەک جاری پڕک دەکەمەوە ڕاست با نەجاتی بیت دەرێ کابرا هەستا ئەوجە چەند دۆستێک چەند برادەرێک چەند ناسیارەکی خڕ کردەوە و وەچی ئەڵحانەکی نێش نەبوو برێ بچی یان بەس کرێنەکی یان بە شتێکی وا بە ئەو ئەوانەی وەچی ئێستا هەیە بچی دەری بینیەوانە ئەو شتانە نەبوو پێی دەرنەداهات چەند کەسەش خڕ کردەوە بەخۆ بە خاکە ناسۆ گوت کاکە وەرن خۆی تێکەن پڕکەینەوە کاپسیکە یەک جاری با لە خۆی نەجاتی دەرێ ئەوانی وردە وردە دەستیان پێ کرد وردە وردە خۆریان تێ کرد لە بیرەکەی خۆرەکەیان فرێتدا دەکەتە سەر پشتی ئەو ئەسپێ ئەسپەکەش خۆی ڕادەوەشان خۆی ئەوە دەکرد لە خۆرەکەی خۆرەکە بەردەبوو دەکەتە بن پێ هەر تێیان کرد هەر خۆی ڕاوەشاند و کەتە بن پێ هەر خۆریان تێ کرد و هەر خۆی ڕاوەشاند و کەتە بن پێ دەرێ و کابرا وەختەچی تەمەشای کرد وردە وردە وراقەکە بەسەرکەتەوە ئەوانش هەر تێیان کرد و هەر تێیان کە هەتا بیرەکە پڕ بووە کە بیرەکە پڕ بووە وراقەکەش لەگە خۆرەکەی غێر عەرەکەی دەکرد ئەو خۆرەی لەسەر پشتی خۆی لادا نەیدەهێش خۆرەکە بکەوتە سەر پشتی و بکەوتە بن خۆرێ دەکەتە بن پێی وردە وردە لەگە خۆرەکەی بەسەرکەتەوە زۆر بە ئاسانی وراقەکە ئۆچی بیرەکە پڕ بووە ڕاست هاتە دەری کابرا بەنیەتی خۆی ئەوە بووکە بەو شێوەیە وراقەیەوە کە بەڵام حیبرەتەکی لێوەگرت و فکرەکی لێوەگرت دیتی بەو شێوازەی ئەو ئەسپەی هاتە دەرێ و نەجاتی بوو هەم ئەویش ئەسپەکەی خۆش دەویست و نەیدەویست لە دەستی بچی یعنی زۆر زۆر پێ دڵخۆش بوو بەس تەمەشاکە کوڕم هەموو شتێک دەرس و عیبرەتەکی هەیە هەموو ناخۆشیەکیش خۆشی لە دووە بەس ئەمە دەبی وەکو ئینسان فکرمان هەبی مەسەلە چش هەیە دەرێ لە دوای هەموو ناخۆشیان خۆشیەکە